ڕێزی لە قورئان گرتووە ئەوەی پێی لە ڕووی قورئان درێژ ناکا لە ڕووی باوکت درێژەکەی ڕێزی گرتووە ئەوەی نایخاتە زەوی لە کاتی خوێندنی ڕێزی گرتووە ئەوەی بە جوانی دانیشێ بۆ خوێندنەوەی ڕێزی گرتووە ئەوەی قورئانەکەی ناکا بە بۆق یا وەکوو سندوق هەر شتێکی نەگەرەکوێ بخاتە ناو قورئانەکەی ڕێزی گرتووە ئەوەی بە دەستنێژەوە ئەی خوێنێتەوە ڕێزی گرتووە ئەوەی بێدەنگە بێ لە کاتێک گوێبیستی قورئانەوێ ڕێزی گرتووە ئەوەی خۆی شارەزاکە لە مانە و مەبەستەکانی قورئان تەنیا وەکو جەریدەی نایخوێنێتەوە ڕێزی گرتووە ئەوەی کتێب و شت ناخا بەسەر قورئانەکەی بەڵکو بە شێوەیە جوان و لە جێگەیە جوان دایئەنێ ڕێزی گرتووە ئەوەی لاپەڕەکانی بەسەریعی ئەم دیو ناکە کاتێ لاپەڕەیەکیش ئەو دیوەکە تف نادا لە لاپەڕەکانی ڕێزی گرتووە ئەوەی ئەیکا بە دیاری وەقف بۆ مزگەوت و بۆ جێگەکان بە قوربانە بم ڕێزی گرتووە ئەوەی بۆنی دەمی خۆشەکە لە کاتی خوێندنەوەی ڕێزی گرتووە ئەوەی بەرگری لێکا بە عیلم و حکمەتۆ ڕێزی گرتووە ئەوەی خزمەتێکا و تێپ و بەرگێگرێ ڕێزی گرتووە ئەوەی زانیاری زۆرە لەبارەی وردەکاری قورئان ڕێزی گرتووە ئەوەی فێری خوێندنەوەی ئەوێ و فێری خەڵکیشەکە ڕێزی گرتووە ئەوەی فڕێی نادا و نایبا بۆ جێی نەشیاو ڕێزی گرتووە ئەوەی بە دەنگی خۆشەی خوێنێتەوە قال بل سولت لكم أنفسكم أمرا ڕێزی گرتووە ئەوەی قورئان خوێندنی نابڕێ بۆ شتی لاوەکی ڕێزی گرتووە ئەوەی لە کاتی نەخۆشین و خەمۆکی و کێشەکان لای لێکاتۆ ألا بذكر الله تطمئن القلوب ڕێزی گرتووە ئەوەی نانی پێپەیاناکا لەسەر قەبران و لە ناو تەعزیەکان اقرأوا القرآن ولا تأكلوا به ڕێزی گرتووە ئەوەی کار بە ئاەتەکانیەکە دەرس و وانەی لێوەرەگرێ بەڕاستی ئەمە گەورەترین ڕێزلێنانە لە قورئان ڕێزی گرتووە ئەوەی بڵاوێ کاتۆ لە سۆشیال میدیاکان ڕێزی گرتووە ئەزانی بۆ ئێمە ئاوا مامەڵاکەین لەگەڵ قورئان چونکە قورئان کەلامی خوایە ڕێزلێنان لە قورئان ڕێزلێنانە لە خوا ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب